جهدنگ امریکا ل واشنطن پایتختم خلک کنویا برنامه کرد کنکشن یا کوباوی کی زندی لسر کانال NRT و پلتفرم دنگ امریکای ته بلافکرین جواب بینر هجرا پیشکش دکن سلاوریز من صالح دمیجر و هفکارا من هیرو زنگنه کرد کنکشنی امرومان بریتیا لازانیاری آستی پسندکردنی سەرۆک بایدن لە نێو ئەمریکایەکاندا هێرشی ئاسمانی دەکرێتە سەر بنکەیەکی میلیتانە شیعەکان لە دێرە زور و ئەمڕۆ بڕیار بوو لایەنە عێراقیەکان لەسەر داوای سەرۆکوەزیرانی وڵاتەکە کۆ ببنەوە بەڵام کۆبوونەوەکە دواخرا. اما هروها بحثا گوتارا سەرۆکی اوکراینیا ڤلادیمیر زيلينسكي و هن مجارین دژی دکن. بەپێی ڕاوەرگرتنەکان ئاستی پەسەندکردنی سەرۆک بایدن لە نێو ئەمریکایەکاندا لە ئاستی دانەڵد ترامپ و 5 سەرۆکی پێشووتر نزمتر بوو کە بەشێکی زۆری بەهۆی نیگەرانی ئابوووریەکانەوەیە هەرچەندە ڕاوەرگرتنێکی نوێ دەری دەخەن دەنگدەران نیگەرانیان لەمەڕ هەڕەشەکان بۆ سەر دیموکراسی لە ڕەوشی ئابووریش زیاترە بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە دەچینە لای هاوکار دەخیلی شەمۆ. دەخیل ئایا ئەم ڕاوەرگرتنانە تا چەندێک ڕنگدانەوەی ئەنجامەکانی هەڵبژاردنەکانە؟ قالك جارا هيرو يعني او راورغرتن كو نمونهيك تن حساب كرن دناف جواكه كده الجهه كي يعني الولايات كي تن ورغرتن يعني قالك جاري سر استي امريكا تي ورغرتن رنگ فدانا انجام دبتن يعني نيزيكي انجام دبتن هندك جارا دي نخير يعني نوصعنا لي بهرا بتر نيزيكي انجامنا وباوريا خلقيه دبل لوان قال كي جرينجي بيت تدان وقال كي قالك جاران جي بنمونه سياسه مدار كوديكافنا بجارتنا حسابك بودكن وان كارا دكن هطاكو او راورغرتن دي قازان جوان ده بنشوكو او انجام راورغرتنا كاريغري لسر خلكي هيا لسر دنگدري هيا لوان او قالكي جرينجي بيدن لي قالك جاري وقت تين خواري صدمين خوهنا بنمونه امنها ايرو بحثي الرجاء بسند كرنا كاري جو بايدن دكن كو بار فان دمان قالكي نزم بو صدمين قالك بون مثلا كورونا ومثلا ابوري وغرانيه داس بيكر بو وطيبات جي مثلا كو بشتي افغانستان دركتي بو صدمي هندي كو ريجا بسند كرناوي كيم بتن صدمي هندي تشبون وجبرتشي نها غورين تشي بويا ام في رابورتي ببينتكم من امادكريا لگورا داویترین راورگرتنین رویترز و ABC لوی هفتیه پسند کرنا کاری بایدن دناف خلکی گشتی امریکا دا گهشت بلندترین ریجا 42 صدی دم سال کدا لهشتا پتر جنیفا کا امریکیان جریو بریاوی ناراضینا بایدن چتی بینیان لسروان راورگرتنا نادا لی کاری دیکا جبو باشکرنا ناو دنگی خوا دناف امریکیان دا و کاریگریه بکا سردنگدرین امریکی حتا دنگی خواه بدن بر بجیرین پارتیاوی پارتیا دموکرات لنیوا دمی هلبجارتنان جبو تفایا اندامن انجومن نیونران و یک جسیا اندامن جواتا سیناتوران لهشتی مها 11 مجدار افصال بترجه مهاكي او رجا براف بلند بونيا و دابترين بينغافا بايدن بوچكرنا قرزين لسر خوند كاران بو لروجا سيشن بوي بريالك درخص جبو هلانينا $10,000 جهر خوند كاركي داهاتي وي صالح $150,000 كم تربا وي قد بينغافا كا فرحتر دفي بي فاجوي دا از دپی واجوی که دمکا گلو دیلی خوشبونا بیتریا دینن خوندکارن هب آننا سالكو 8 مهن بمليون امريكي لبندا جيب جيكرنا سوزين بايدن حتى كباري قرزين خندني لسر ملين وان هلينا لو ان افدبا بابتك سياسي ودبا نافروكي هالبجارتنان. No doubt this will continue to be a political issue going into بێگومان ئەف دێ بەردەوام بە وەکو پرسیارێکێکی سیاسی و دێ دەرباسی هەلبژارتنی نیڤدەم ببە و ڕەنگە ئەم دژایەتیە یاساییە درێژێرە ببینن و هەلانینە وان قەرزان ji بۆ دەمەکە پاشڤە بخە ئیجا نەخویایە کادێبەری دەنگدانی بەیانە. دو مهجبوان هالبجاتنا معنا وجدازدانا براني دهاردو جواتن كونغرسي دا ديش كاستنك هاري مزنا ريفابريا بايدن بلوان بشتي قلق جبردانانان ويشيا لنيفا في مهيا سايا بنافي كم كرنا هلاوساني جو كونغرسي درباز بكار. With this law, the American people, one,
بوی قانون گل امریکی بسرکت و خودی برجواندین تایبت بسر نکتن. قانونا کمکرنا هلاوسانه گلک تشتان دکه کو گلک انجمه بسالان شرکر حتی کو پیکورن. کۆماریان لە دیژی وێ قانونێ دەنگدا لێ قانونا بە 737 ملیار دلاران لێگرانی کێم بکە ژینگەهێ بپارێزە بەهای دەرمانان داشکینە و باجێ لەسەر ماڵباتن کێمداهات نزم بکە. ئەف دشەڤ و ڕۆژەکێدا نابە بەلکو ئەو ئارمانجەکە درێژ دەما لێ دیارە ji bo hilbijartinan dê karîgeriyawê zû diyar be. Di mehaborî de çend pêşhatîndiyên weka dabezîna bihayê gaz û panzînê û nizimbûna rêjeya bêkariyê rêjeya pesendkirina karê Biden bilind kiriye. Nizimtirîn asê pesendkirina karê wî li tebaxa par bû dema wî biryara vekêşana hêzên Emerîkî ji Efganistanê dayî. Lêkuştina Eymen Zewahirî rêberî El-Qaîde li destpêka vê mehê serketineka diya rêveberiya Biden bû. Li van rojan guhertina herî diyar di vê pêvajoyê de ladana xema yekiya Emerîkiyan e ji pirsên aborî bereftirsa li ser dîmokratiya welatê wan. Rawergirtineka ABC li destpêka vê heftiyê xuya kir ku 21 ji sedê ji Emerîkiyan niha di xema demokrasiyeta welatê xwe de ne. Helbet ev encamekî diyarê lêkolîneka li ser êrişa şeşî meha yek ya par bû li ser Kongresê ku hişta komîteyeka Kongresê lêkolînan dike li ser rolê serokê berê Hikûmarî Donald Trump dihandana wê xirabkariyê de. 57 ji sedê jî Emerîkiyan bawer dikin ku divê ew lêkolîn heta dawiyê here ji bo eşkerekirina rastiyan. Dexîlê Şemo, dengê Emerîka. دەخیل جگە لەمانە بابەتێکی تریش هەیە کە دەزانین ماوەیەک لەمە بەربڕیارێکی دادگای باڵا بۆ هەڵوەشانەوەی بڕیاری ڕۆڤی وەید بۆ مافی لەباربردن ڕخنەیەکی زۆری لێگیرا بە تایبەتی لەلایەن ژنانەوە. ئایا ئەمە چ کاریگەری دەبێت بەسەر ئەنجامەکانی هەڵبژاردندا؟ کاریگەریاوێ گەل کێ دیارە وێ دیار بتن و هەلبەت دیار بوو جدی هەڵبژاتنین شەڤاسێ شەم وێدا لێ دەڤەرە یان دستریکا نوزدە یا نیویۆرکی و هەڵبژاتن ji بۆ ئەندامێکی کۆنگرسی هاتنکردن ئەندامی دموکرات سەرکەت هەلبەت دەستپێکا کەمپێناویە هەڵبژاتنە بهندی بووکوی ڕەخنە لەوێ بڕیارێگرت و بڕیارە مافی ژنان ژناف بری ئیجاب بهوێنا ئەو سەرکەتی چکوژە بری ئەوە وێناژی من هەندێک ژمارە هەنە لەسەر وێ ویلایەتی هێر و پوچەندی گرنگ دیار دەبن ji ساڵە 1992 هەتا 2020ژی وێ دستریکی وێ هەرێماکو ئەو ئەندامی دیموکراتی دا سەرکەتی تم دەنگی خۆدایە سەرۆکیت سەرکەتی بگرە جۆرج بۆشێ باب هەتا ترامپ و هەتا بایدنیژی ئەبجانها ئەو کەسنە دەنگی ددەنە دموکراتێکی ئەڤە تشتێکی هەری گرنگی وێ لێ بابەتی دوێژی و گەلکی گرنگە ئەنجام دیار دبن و بەرچاو دبن و دێکاریگەری هەبە ئەوە ku rêjeya jinan xwe navnivîs dikin li çend wilayetên girîngên Emerîka gelkê bilindtir û rêjeya dîmokratên jin ku xwe berbijar dikin îşkomariya birindtir. Bû nimûne eger em berê xwe bidêne Kansas heftê ji sedê ew ên ku xwe navnivîs dikin niha jinin. Lê Wisconsin 15 ji sedê jimêra pitirin. Li Michigan 8 ji sedê jin pitirin jimêra. New Yorkê sê heta çar ebca ev nene ku wê wesa Diyarbedê ئەنجامên wan hilbijartinên demê nîvê ku dêlmeha yanzebên kirin diyar bikin û dîmokrat gelkê bi vêna keyfxweşin. بەڵێ سپاس دەخیل. سەرچاوە. راگەهاندنا هەری داویە سەرۆک جو بایدن ئالیکاریە دارایی ji zêdetirî 40 milyon Emerîkî raşand ku qerzên xwendekaran kêm dike û di hin rewşan de bi tevahî ji nav dibe. Serokê ji bo piraniya qerzan $10,000 ji qerzên federaliyên xwendekaran kêm dike. Ew pere ji bo wergirên bexşên pêl digihe 20,000 jî lê hin kes vê planê wekû bêdadiyeke ecêb bi nav dikin. Ji bo agahiyên bêhtir niha hevkarê me Necîb Balayî ji navenda nûçeyên dengê Emerîka bimeraye. Dem baş Necîb te çê divê derbarê dijmera amade kiriye? Belê salih wek dizanîn niha ku bi milyonan xwendekarên li Emerîka qesta zanîngehan dikin û dest sala nû a xandinê dikin. Ew serwextî vê nûçeya an ku vê projeya ku serokê Emerîka Joe Biden ragihandî ku ew ê $10,000 lêborîn ya her
دەیندارێکی خوێندکار بکە یعنی ئەوێ $10,000 ji deynên wî poj bike. Ev jî ji bo xwendekaran weke mizgîniyekê bû bû rêxweşkirinek bû و پتر دەست بە خوێندنا خۆیان ساڵان نو بکەن. دوێ دەربارەی vê mijarêda projeyek ku Biden ragihandî dû bi êvarî rastî rexneyan hin kes pêkeyf xweş in û hin kes jî rexne dikin. Me raportek derbarê vê nûçeyê an ku ya projeya Biden amade kiriye em lê guhdarî û binêrin. gelek kes hest bexteweriye dikin lê hin jî bigûmanin. Grupên ku ne partîne texmîn dikin plana budceya Biden dê li ser başderên Emerîkî di 10 salan da $500 milyar teklîf bike. Serê vê sibê alîkariya malî bû milyûnan Emerîkiyan hat ragihandin ku Serok Joe Biden got ku ew ê li $10,000 ji deynên federal yên gelek xwendkarên Emerîkî bibûre ku wî kempêna helbijartinan da efsûs dabû. بارگرانیەک ji ser milên min rakirin bi taybetî ew zixteke li ser deybabên min. Lêborîna deynê xwendkaran dê ji wan kesan bigire yên ku dahatê salaneya wan ji $125,000 kêmtir be û jin û mêran jî ji $250,000 kêmtir be. Ez hez dikim ku ew rihetiyê bide kesên ku rostî pêtivî pê heye. Herwiha weke NAACP dibêje Biden dê heta $20,000 ji deynên Pell Grant nehêle. gelek tişt hêjî mane bihênekirin lê ew jî pengavek di cihê xwe de ye. Lê her kes wê napejirîne. Çima lêborîna qerzî hebe dema ku ew kes bixwe pê dizane û îmza dike dibêje ez berpirsyariya vî qerzî digirme ser xwe. Lê piştre ku karekî wiha dike nikare qerzê xwe bide gilî û gazindan dike. Lê Komarî bersif didin rêbereke maniyên Komarî di civata sînaturan da Mitch McConnell dibêje ev derbeyeke li wan malbataniyek û xwendkarên wan yên ji zanîngehê derçûyî û deynên xwe dane. Rexnekdin heye ku ev dê givaştinê li ser helawsana enerjî bike. Nêzîkî 43 milyûn Emerîkiyan deynên federalî yên xwandinê li ser wan hene ku di rêza navîn de her yekî nêzî $28,000 deyn li ser hene. Herî dawî xelek dest pê dike ku ji bin çiyayên deynan derkevin. Min li ser kar gote hevkarên xwe binêre. Min qerz nînin ez paqijim ji qerza. Biden dîsa gîrûkirina deynên xwendkaran ji sedema pandemiyê dirêj kir heta dawiya vê salê bû cara dawiyê. Belê tê texmînkirin ku li Amerîka her xwendkarekî her salê ji 5 heta $7,000 deyn dikevine ser wî eger ku çend salan yani eger ku 4 salan bixwîne yan jî PhDya xwe bixwîne 6 salan û zêdetir wê bargiraniya gelek mezin ya deynan bikeve ser xwendkaran ev jî eva ku projeya ku Biden ragihandî dibe ku bar siviyek ji bo wan xwendkaran. Başa Necib yani rexneyên vê derbarê de dibin ji bo çi dibin yani çima rexne divê li vê em bêjin projeya ku Biden ew kirî de yani em bibêjin ew alîkariya ku pêşkêşî xwendekaran dike û bandora wê ye demdirêj li xwendekaran çi wê çi be? Salih weke analiz dibêjin ev dê bibe bargiraniyek li ser başderên Emerîkî. Rexnayekê ew e. Rexna duê jî tê gotin ku hin xwendkaran deynê xwe dane. Yên ku rewşa wan baş e yan jî ku zîrek bûne û karzû dîtiye peyda kiriye deynê xwe dane. Wî çaxî ev derbeyeke li wan xwendkaran yanî weke bêjin edaletek duê danîne ku niha hind kesên ku deynê xwe nedane deynê wan lêborîn li ser bêkirin û kesên din yên ku deynê xwe dane û zû kar kirîne feyde ji vê projeyê nebînin. Her wisan rexneyên din jî hene gelek li ser vê projeyê ku di rojên bihên de ew ê pitir zelal bibin weke projeya destpêkê ya sînatorê Vermont Bernie Sanders gelek li ser vê rawestiyaya û axiftin kiriye. Belê Necîb Balayî tê ji navenda nûçeyên dengê Amerîka me re bûye gelek spas. Spas.
بەرپرسی پۆلیسی ناوچەیی خوێندنگاکانی شاری یۆڤالدی تێکساس لە کارەکەی دەرکرا پاش ئەو دەنگۆیانەی کە گوایە چەندین هەڵەی گەورەی لە کاتی هێرشە کوشندەکەی سەر قوتابخانەی سەرەتایی ڕاب کردووە کە 19 خوێندکار و 2 مامۆستای تێدا کوژران. ڕۆژی چوارشەمە لە دەنگدانێکی نهێنیدا ئەنجومەنی سربەخۆی خوێندنگاکانی یۆڤالدی دەنگیدا بۆ دەرکردنی بەرپرسی پۆلیس پیت ئاریداندۆ ئەمەش 3 مانگ پاش کوشندەترین هێرشی ناو پۆلی خوێندنگاکان لە مێژووی ئەمریکادا. باوانی قوتابیان لە ناوهۆڵی کۆبوونەوەکەدا هاواریان دەکرد ترسنۆک. ئاریداندۆ یەکەم بەرپرسە کە بەهۆی دوودڵی و دواخستنی وەڵامدانەوەی کاربەدەستانی چەسپاندنی یاسا بۆ کارەساتەکەی 24 مانگی 5 لە کارەکەی دەربکرێت. ماریانۆ پارگز بەرپرسی پۆلیسی یۆڤالدی کە لەو کاتەدا بە وەکالەت بەرپرسی پۆلیس بوو بەهۆی ئەو ڕووداوەوە لە کارەکەی بۆ ماوەیەکی کاتی دوورخراوەتەوە. ئاریداندۆ کە لە 22 شەشەوە لە کارەکەی دوورخرابەوە بەهۆی لێکۆڵینەوەی چڕ لەگەڵ نزیکەی 400 پۆلیسی کە بەپەلا گەیشتنە خوێندنگاکە بەڵام لەوێ زیاتر لە یەک کاتژمێر چاوەڕوانیان کرد بەر لەوەی ڕوبەڕووی ئەو چەکدارە تەمەن 18 ساڵە ببنەوە کە لە نێو پۆلی 4 خوێندنگاکەدا بوو. ئەو بەهۆی ئەو ڕەخنانەی لێ گیراوە کە فەرمانی نەدابوو بە پۆلیسەکان بڕۆنە ناو پۆلەکەوە لە کارەکەی دەرکراوە. پێنتەگۆنەی ڕۆژە چارشەمێ گوتە عێریشên عزمانیên ئەمریکا لە ڕۆژهەڵاتê Sûriyê peyamek bû ji bo Îranê û milîsên Tehran piştgiriya wan dike ku wan leşkerên Amerîkî vê mehê û çendîn caran sala borî kirin armanc. Colin Kahl alîkarê wezîrê berevaniyê ji bo siyasetê ji rojnamavan ra gote ku êrişên ezmaniyên Amerîka şeva borî li ser navendên milîsên ku pasdarên Şoreşa İslamiya Îranê piştgiriya wan dikin diyar dike ku Amerîka dê du dil nebe ji bo parastina xwe li hember êrişên Îranê û grûpên bi ser wê ve. Piştî çend demjbêran ji êrişa Amerîkayê du cihên leşkeriyên Amerîkayê li bakur rojhilatê Sûriyê li nêzîkî zeviyên mezinên neftê û gazê bi rokêtan hatin armanjkirin. Li gorî raportan rokêt li gundê Kesk û zeviyên gazê yên Konoko li dêra zorê ketin. Medyaya dewletê Sûriyê got ku hêzên Amerîka ew navçe dorpêç kirine. Koma çalakvanan ya dêra zor 24 ragihand ku milîsên nenas yên ku Îran piştgiriya wan dike li pişt êrişan bûn. Raportan behsa kuştina ti Amerîkiyan nekir. ڕوانگەی سووریا بۆ مافەکانی مرۆڤ و ڕێکخراوی چالاکوانانی دێرە زور 24 دەڵێن هێرشە ئاسمانیەکانی کەمپی ئەیاشیان کردوتە ئامانج کە لەلایەن گروپی فاتمیۆن بەڕێوە دەبرێت کە لە چەکدارە شیعەکانی ئەفغانستان پێکاتووە. ڕوانگەکە دەڵێت بەلایانی کەم 6 ملیتانی سووریایی و بیانی لەو هێرشەدا کوژراون. لە کاتێکدا دێرە زور 24 دەڵێت 10 کەس کوژراون. دێرە زور ناوچەیەکی استراتیژیە کە هاوسنوورە لەگەڵ عێراق و چەندین پاڵاوگەی نەوتی تێدایە. گروپە چەکدارەکانی سەر بە ئێران و هێزەکانی سووریا کۆنتڕۆڵی ناوچەکەیان کردووە و زۆربەی جار بۆتە ئامانجی فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل لە ڕابردوودا. جان کێربی گوتەبێژی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا دەڵێت ئەم هێرشانە وەڵامی ڕاستە و خۆن بۆ هێرشەکان و هەڕەشەکانی دژ بە هێزەکانی ئەمریکا لەلایەن گروپەکانی سەر بە ئێرانەوە وەکو ئەوەی کە لە 15 مانگی هەشت بینیمان. کێربی گوتیشی ئەم هەنگاوەمان نا لەبەر ئەوەی سەرۆک بایدن دیاری کرد کە لە بەرژەوەندی نیشتیمانیدایە. هەروەها بەڕێوەبەرایەتی بایدن وەڵامی دوایین پێشنیازی ئێران دەداتەوە بۆ دەستپێکردنەوەی پابندبوونی بەڕێککەوتنە ئەتۆمەکەی ساڵی 2015 بەڵام هیچ لایەنێک ڕێگەیەکی یەکلاکەرەوە پێشکەش ناکەن بۆ زیندووکردنەوەی ڕێککەوتنەکە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا پشتڕاستی کردوتەوە کا بەڕێوەبەرایەتەکە پێداچوونەوەی بە تێبینیەکانی ئێران لەسەر پێشنیارێکی ئەوروپایی تەواو کردووە بەڵام بەڕوونی وەڵامی نەخستۆتە ڕوو. ئێستا پێشبینی دەکرێت ئاڵوگۆڕێکی دیکەی وردەکاری تەکنیکی بکرێت و دواتر کۆبوونەوەی کۆمیسیۆنی هاوبەش ئەنجام بدرێت کە سەرپەرشتی گرێبەستەکە دەکات. پێشهاتە نوێیەکان لەوانەدا چڕکردنەوەی هەڵمەتەکانی پەیامی گشتی لەلایەن هەردوو تاران و واشنگتنەوە ئەوە دەردەخەن کە ئەگەری ڕێککەوتنێک نزیکە. سەرۆکوەزیرانی ئیسرائیلیش داوا لە سەرۆک بایدن و زلهێزەکانی ڕۆژئاوا دەکات ڕێککەوتنەکە هەڵبوەشێتەوە و دەڵێت دانوساتکاران ڕێگە بە تاران دەدەن گفتوگۆکان بکاتە بەرژەوەندی خۆی و دەشڵێت ڕێککەوتنێک ڕەنگە ببێتە پاداشتێک بۆ دوژمنانی ئیسرائیل. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان.
برای مالپر و پلتفرم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوب بدن پیزانین و نوچین جیهانه. سروکی عراق برهم صالح دو چهارشنبه به رادار پای بلند عراقی را هفدیتین کرن و لسر کریزا سیاسیاوی ولاتی گوتوبیش کرده. سروکی انجمن دادوری بلند و سروکی دادگاه پیداچونه یا فدرالی فایق زیدان، سروک وزیر بریو برناکار مصطفى کاظمی و سروک پارلمان محمد حلبوسی بشتاری جوین بون. داخویانی نویسگاه سروکتی دهات گوتن کو بشتار جوین داخواز جهیزن اولکاری کرنه کو آرامی و اولهیه لولیت دابین بکن و ت شرط و مرجان دا نکون ناف چرخا به داویا وان ناکوکین سیاسی. داخویانی هر وها گوت کو آمادبویان جوینه تکازی لسر وی که کرن کو کریزا سیاسیا بردوام و نبونا چارسرین سیاسیین بردوام باندور لرولا عراق د جواکا ناونتوی داده کرن. بۆ زانیاری نوێ لەسەر ئاڵۆزیەکانی نێو عێراق دەچینە لای پێام نێرمان دڵشاد ئەنوەر لە گەرمیان. دڵشادم کاتت باش دەزانین ململانەکانی نێوان ڕەوتی سەدر و چوارچێوەی هەماهەنگی لە عێراق تا دێت قوڵتر دەبنەوە. دەمەوێت بزانم ئایا کێشەکە تەنها لە نێوان ئەواندایە واتا بەڕێککەوتنی ئەوان کێشەکە چارەسەر دەبێت؟ بێگومان ڕێکەوتنی نێوان هێزە شیعەکان ئەکرێ بڵین ئەو قەیرانەی کە عێراقی گرتووەتەوە زیاتر پەیوەندیدارە بە کێشەی نێوماڵی شیعەوە، بەڵام شیعەکان یانەوێت ئەم کێشەیە تەحویلکەن بۆ دەرەوەش، ئەو پەیامە بگەیەنە کورد و ئەو پەیامە بگەیەنە هێزە سونیەکان کە کێشەکە تەنها کێشە نییە لە نێوان هێزە شیعەکانە، بەڵکو کێشەیە لە تەواوی عێراقداوە کێشەکە سەراپای عێراقی گرتووەتەوە. ئەمان ئەیانەوێ ئەم جۆرە خیتابەت تەوزیف بکەن بۆ ئەوەی کۆدەنگیەکی نیشتیمانی دروست بکەن، شەڕی نێوان یاخود ململانی نێوان چوارچێوەی هەماهەنگی و ڕەوتی سەدر تەحویل بکەن بۆ ململانی نێوان ڕەوتی سەدر و تەواوی هێز و پێکاتە سیاسیەکان لە عێراقدا. هەر بۆیە سەردانەکەی ئەم دوایی هادی عامری بۆ لای هێز و لایەنە سیاسیەکانیش هەر بۆ ئەوە بوو کە ئەو باسی لەوە کرد بۆ ئەم کێشەی کە عێراقی گرتووەتەوە تەنها کێشەی نێوماڵی شیعە نییە، بەڵکو کێشەی تەواوی عێراقیەکانەوە گەر عێراق ئاڵۆز بێ عێراق لەدەست هەمووان دەرەچوێ. واتە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان ئەجێندای چوارچێوەی هەماهەنگیە ئەیانەوێت کێشەی نێوان ڕەوتی سەدر و چوارچێوەی هەماهەنگی تەحویل بکەن بۆ کێشەی نێوان سەرجەم پێکاتە و لایەنە عێراقیەکان لەگەڵ ڕەوتی سەدرا و ئەیانەوێت لەم ڕێگەیەوە ڕەوتی سەدر تەریک بکەنەوە یاخود بەتەنها بیهێڵنەوە بە شێوەیە کە ڕەوتی سەدر بەتەنها لە سوچێکدا گەمارۆ بدەن. بەڵام تا کوێستا ئەکرێ بڵین ئەمە جەندایە بەڕوونی سەری نەگرتووە، لەبەرەوەی هەم کورد بە تایبەتی پارتی و هەم عەرەبی سونەش ئەیانەوێت خۆیان لادەن لەم کێشمە کێشەوە نەبنە بەشێک لە کێشەی نێوان چوارچەوەی هەماهەنگی و ڕەوتی سەدر بە تایبەتی کەوان لە ڕابردووە هاوپەیمانیەتیان لەگەڵ ڕەوتی سەدرا هەبووە. بۆیە ئێستا ئەوان بۆ شێوەیە ئەیانەوێت کە کێشەکان تەوزیفکەن لە کێشەی نێوان شیعە بە شیعەوە بۆ کێشەی نێوان سەدر و تەواوی عێراقیەکان. بەڵێ باشە دڵشاد بۆچی خۆپیشاندەران لە ناوچەی سەوز دەرناچن کە ئەمە خۆی لە خۆیدا بووە بە بەشێکی گەورەی کێشەکان؟ ناوچەی سەوز ئەو شوێنەیە کە ناوەندی بڕیاری عێراقە، پەرلەمانی تایە، سەرۆکاتی کۆماری تایە، حکوومەتی تایە، ئەنجومەنی قەزایی تایە، لەوێوە قەرارەکان دەرەکرێت. ئەکرێ بڵین ئەم شەڕی کە ئێستا لە نێوان چوارچێوەی هەماهەنگی و ڕەوتی سەدر لە ئارادایە شەڕە لەسەر ناوچەی سەوز، شەڕە لەسەر خاوەندارەتیکردنی عێراق، شەڕە لەسەر خاوەندارەتیکردنی قەرار و بڕیاری سیاسی لە عێراقدا. بۆیە هەر لایەک ناوچەی سەوزی لەژێر کۆنتڕۆڵدا بێ بێگومان ئەو ناوچەیە ئەو لایەنە زیاتر تەحەکوم بە عێراقەوەکە. سەدر هەر لە یەکەم ڕۆژەوە کە لایەنگرانی ناردنێ و پەرلەمانی عێراق و چوونە نێو چوارچەوەی هەماهەنگیەوە لەو ساتەوە تاکو ئێستا ڕێگەی نەداوە کە لایەنگرانی بکشێنەوە و چوارچەوەی هەماهەنگی نەیانتوانیوە کە لایەنگرانی ببنە نێو ناوچەی سەوزەوە لە ترسی ڕوبەڕووبوونەوەی نێوان لایەنگرانی هەردوولا. بۆیە سەدر دڵنیایە لەوەی ئەگەر جەماوەرەکەی لە بەردەم پەرلەمان و ناوچەی سەوز بکێشێتەوە ڕەنگە جارێکی تر ڕێگە نەدەن جەماوەرەکەیان بگەڕێنەوە بۆ نێو ناوچەی سەوز. بۆیە ئەوێ لە ناوچەی سەوز بمێنێتەوە هەتا ئەو کاتێک کە خواستەکانی جێبەجێکرێ. واتە ئەم شەڕێک کە ئێستا لە عێراقایە شەڕە لەسەر قەرار، شەڕە لەسەر حکومڕانی کە ناوچەی سەوز ناوەندی ئەم قەرار و حکومڕانی عێراقە، بۆیە سەدر نایەوێت لەوێ بکشێتەوە. بەڵێ دڵشاد بڕیار بوو ئەمڕۆ لایەنەکان لەسەر داواکاری کازمی کۆ ببنەوە، بۆچی کۆبوونەوە کە دواخرا؟
کردواکرا. لایەنە عێراقیەکان بێگومان بەشێکی سەرەکی کێشەکان ڕەوتی سەدرە کە ململانی لەگەڵ چوارچەوەی هەماهەنگیا هەیە و هەر ئەمە دۆخی عێراقی گەیاندۆتە ئەوەی کە لە ئەو دوای زیاتر لە 10 مانگە حکوومەت پێک نەهێنراوە. سەدر ئەم ڕۆژ دیسانەوە بایکۆتی دانیشتنەکەی لایەنە سیاسەکانی لەگەڵ کازمیا کردووە ئامادە نەبوو کە نوێنەریان بەشداری لە کۆبوونەوەکە بکە. بێگومان بەشداری نەکردنی ڕەوتی سەدریش لە هەر کۆبوونەوەیە کە ئەنجامە درێت بێگومان واتە غیابی لایەنێک لە لایەنەکان کە کێشەی سەرەکین لە عێراقدا. بۆیە بەشداری نەکردنی ڕەوتی سەدر جارێکی تر ئەکرێ بڵێن بووە هۆی دواخستنی کۆبوونەوەکەوە ڕەنگە ڕەوتی سەدر لە ئێستادا کەوتوتە چوارچەوەی کاردانەوەوە کە ڕێگەی نەدراوە حکوومەت تەشکیل بکە کە لە پەرلەمانی عێراق شاونەتەوە. ڕەوتی سەدر ئەیانەوێت بە هەر نرخێک بێت پەرلەمان هەڵبوەشێتەوە و جارێکی تر بگەڕێنەوە بۆ هەڵبژاردننی پێشوەخت و تموحی هەیە لەوێ ئەو پەیامانەی کە لە ئێستادا ئاراستەی خەڵکیەکە ئەوێت دەنگی زیاتر کورسی زیاتر بەدەست بهێنێ بۆ ئەوی جارێکی تر بگەڕێتەوە بۆ ئەو خواستەی کە هەیەی بۆ پێکێنانی حکوومەتی زۆرینە لە عێراقدا بە تایبەتی ئێرانیەکان پەیامێکیان بە سەدرداوە پێیان وتووە ئەو ئەجەندایی تۆ هەیتە بۆ دەستکاریکردنی سیستمی حکومڕانی لە عێراقدا ئەم 4 ساڵە ناکرێ جێبەجێ بکرێ ئەکرێ بۆ 4 ساڵی داهاتوو ئیشی لەسەر بکرێ. بەڵام سەدر تاکو ئێستا پێی وایە هەموو لایەنەکان لە پشت ئەو موامەرەوەیان بە ئێران و بە هەموو لایەنەکانەوە کە لەیەکرێ بۆی ئامادەنیە دانوستانیان لەگەڵا بکات. بەڵێ دڵشاد سپاس. زۆر سپاس بێوەش. نهاجی ئەم دچن جەم هەفکارێ خوا بڵێن ساڵح و مژاراویە vê hefteyê dibişê li gel rûdanan de. خۆشاتنەوە بۆ لەگەڵ ڕووداوەکاندا ڕەوتی سەدر کەوتۆتە جوڵاندنی شەقام و ململانەیەکی قورسیشی دەست پێ کردووە لەگەڵ ڕکابەرەکانیدا و ڕەهەندێکی ئەو ململانەیە سەبارەت بە دەستێوەردانەکان و پشتیوانیەکانی ئێرانە لەلایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی شیعەکان. ئەوەی ڕوودەدا دەمەیە ئەو خەڵکانە لە ناو ماڵی شیعەدا لەسەر ڕێی ڕاوەستاون ململانێ لە سەرداهاتی دەوڵەت و دەسەڵاتە لەگەڵیاندا و ئەوانە ئێران پشتیوانیان دەکات. ئەمەش واتە ئەویش کێشەی لەگەڵ ئێراندا هەیە. جا ئەمە بەشێکی کێشەکەیە. بەشەکەی تریشی ئەوەیە زۆربەی شەقامی عێراقی لە ناوەڕاست و باشووری وڵاتەکەدا هەروە دێ و زیاتر دژی ئێران دەبن و وەک کارکتەرێکی دەرەکیش سەیری دەکەن. ئێرانیش پشتیوانێکی زۆری ئەم سیستەمە سیاسی عێراق دەکات و خەڵکیش دژی ئەو سیستەمەیە. بەڵام هێشتا نازانرێ ئایا ئەم خولی ململانەیە دەبێتە ئاڵوگۆڕی بنەڕەتی لە سیستمی سیاسی عێراقدا وەک لە بەغداوە دەگوترێ ململانی نێوان موقتەدە سەدر و نووری المالکی لەسەر بنچینەی کێشەی نێوان خۆیانە. بەڵام نکۆڵیش ناکەن لەوەی موقتەدە سەدریش بەشی خۆی پشتیوانی لێ دەکرێت. مقتەدا سەد لە ڕۆژاوا و لە وڵاتانی کەندا و نزیکترە. بێگومان پشتیوانیش دەکرێت بۆ کەمکردنەوە یان کۆتایی هێنان بە ڕۆڵی چوارچێوەی هەماهەنگی کە بووێتە نوێنەری کاریگەریەکانی ئێران لە عێراقدا. لەوەتای ئەم سیستمە سیاسی لە عێراقدا دانراوە و کاریش پێ دەکرێت لە قەیراندایە و ئەمەش وەها دەکات بە گومانەوە لەوە بڕوانرێکە هەڵبژاردن چارەسەری قەیرانی قوڵی ئەو وڵاتە بکە و وەک دەگوترێ هەڵبژاردنیش قەیرانی نوێ بە دوای خۆیدا دێنێت. دکتۆر کاروان حەمەساڵح لێکۆڵەر و چاودێری سیاسی میوانی ئەم هەفتەیە لەگەڵ ڕووداوەکاندایە. دکتۆر کاروان سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت بۆ پرسیارە دەست پێ بکەم. ئەمی کە ئێستا لە عێراقدا دەگوزارێ ململانێ کەسێتیەکەی نێوان سەدر و مالیکیە یا هەر بەڕاستی ڕۆڵی ئێرانە؟ دکتۆر کاروان ببەخشە گوێم لە دەنگت نییە. ئێستا هەیە سەڵت؟ بەڵێ باشە؟ بەڵێ فەرموو. سپاس بۆ جەنابەت کاک بەڵێن ڕێز و سڵاومان هەیە بۆ بیسەران و بینەرانی دەنگی ئەمریکا. ئەمەی کە لە عێراق ئەگوزارێت ئەگەر بە شێوەیەکی گشتی باشی بکەین بەڵگەیەکی حاشا هەڵنەگری دا بە هەموو وڵاتانی ناوچەکە و وڵاتانی جیهانیش کە عێراق کە ئومێدەکە بوو لە ساڵی 2021 کە خۆپیشاندانی پێشوەختەی کە هەڵبژاردننی پێشوەختەی کرد کە بتوانێت لە
لە دوای 2023 کە بە قۆناغێکی ڕاگوزاریە ئەڕوات بە قۆناغی تەوافقی ئەڕوات لەو هەڵبژاردنە بتوانێت نەک تەوافقی تێپەڕێنە بەڵام بەلایەنێکەوە بتوانێت دەوڵەت لە دەوڵەتێکی فاشلەوە بکاتە دەوڵەتێک کە مؤسسەی هەبێت و دامەزراوەکانی بچنە سەر پێخوایان و خزمەتی هاوڵاتیان کەن و لە هەمووشی گرنگتر کە ئەوەیە هەڵبژاردن بۆ یەکەم جار تێستێک بکرێت کە لایەنە سیاسەکان بتوانن پابند بن بە نەتیجەکانیەوە بەڵام لە دوای 2021ەوە ساڵێکە هەڵبژاردن کراوە دەرکەوت ڕاستی عێراق فەشەلی هێنا لەوەی کە بتوانێت وڵاتێک بێت کە تەبەنی دیموکراسیەت و گرنگیدان و پارێزگاری لە سەروەری دامەزراوە نیشتیمانیەکان و بە ئەولەویەتکردنی دەوڵەتداری لە عێراقا بکات کە بەداخەوە ئێستا بینین کە حسی پۆپۆلیستی لە عێراقا زیاتر پەریسەندووە وەکو چۆن لە ساڵی 2023 و دواتریش بۆ پێقایمکردنی خۆیان بەڵام بەداخەوە کە ئێمە ئەوە نزیکی 19 ساڵە ئێشتا عێراق ئەو قۆناغی تێر نەپەڕانوە بەکارگەری لەسەر هەست ڕۆڵی ئێران دکتۆر کاروانیانی من مەبەستی پرسیارەکەم ئەوەیە کرۆکی ئەم کێشەیە ئێستا لە شەقامی عراقیدا سەدر شەقام دەجوڵێنێ مالکیش دەستی کردووە بە جوڵاندنی شەقام ئەم کێشەی نێوانیان گەورەترە لە دەستێوەردانەکانی ئێران و هەوڵەکانی ئێران یا کامیانە خۆی لە عێراق ئێمە وەک گوتمان لەبەرەوەی هەڵبژار نتوانراوە قسەی خۆی بکەن نتوانرا هاوڵاتیان قسەی خۆی بکەن و ئێستش ئەم دوو فراکشنەکەوەیان کردووە کە بە جۆرێ مامەڵەکەن کە ویستی خۆیان و دەسەڵاتی خۆیان لە پێش هەموو شتێکەوە بێت ئەمە وای کردووە کە لە ئاستی دەریشەوە تەداخلات ئاسانتر بێت کاک بەڵێن لە عێراق و بە هەرێمی کوردستانە سروو شتەکەی وایە ئەگەر هاتوو ناکۆچی لە ڕادەی خۆی تێپەڕکە و لە منافسەوە بچێتە بابی سیراع زۆر بە ئاسانتر ئەو سیراع ئەگوازێتەوە ئەچێتەوە دەستی لایەنی دەرکی وڵاتانی ئیقلیمی وڵاتانی جیهانی لێەوە تەحەکوم بە و سیراعە زۆر جار لە دەستی عێراقا نامێنێ و تەنان لە دەستی ئەوانش نامێنێ کە سیراع و منافسە ئەگەن ئەمە سروشتی سیاسی لە عێراق سروشتی حیزبایەتی لە عێراق بینیمان لە هەرێمی کوردستانە لە نێوان یەکێتی و پارتی گوازرایە بۆ دەرەوە و بە هەمان شێوە بەڵام هەڵەی بەڕاستیەکێک لە حاڵەکان ئەوەیە کە هێشتا سەدر کە توانی کورسێکی باش بێنێ 73 کورسی بێنێت و لە پەرلەمانە دەنگێکی باشی هەبوو و توانی بە 200 کورسی لەگەڵ هاوپەیمانەکانە زۆر بە ئاسانی سەرۆکی پەرلەمانێک لاکەنەوە بۆ خۆیان ئەمە بەڕاستی جۆرێک لە مامەڵەیەکی بڵێ ڕەتفیعل و بە شەخسەنەکردنی سیاسی لە عێراقا لێکەوتەوە کە ئەکرایە لە پۆزیشنی بردنەوەوە بیتوانە مرونەتێکی باشتری هەبێت لەگەڵ منافسەکانیە بۆی ئەم قۆناغە بگوازێتەوە بۆ قۆناغەکانی تر بەڵام تۆ بتەوێت سروشتی لە ڕووی علمی و سروشتی گۆڕانکاری وە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئیداریەوە ناتوانێت گۆڕانکاریێکی جەزری بکەیت لە ڕووی سیاسیەوە بە تایبەتی لە دۆخێکی وەکو عێراقدا کە وڵاتانی وەکو ئێران و تورکیا و زۆرێک لە وڵاتانە یعنی ئەتوانین بڵێن تەواجودێکی زۆر ڕاستەخۆ و ناڕاستەخۆ ئابووری سیاسی هەڵگریان دکتۆر کاروان لە ساڵی 2011 پاشەوەی کە ئەمریکا بڕیاریدا لە عێراق بکشێتەوە لەو کاتەوە دەگوترێ عێراق خرایە سەر دەفرێکی زێڕین و درا بە ئێرانیەکان من پرسیارەکەم هەمیشە بە گومانەوە لەوە دەکەم ئایا ئەوە تاوانی ڕێبەرانی عێراقە کە وڵاتەکەیان دەدەنە دەست ئێران یاخود تاوانی ئێرانیەکانە کە دەیانێت ڕۆڵ و کاریگەریان لە عێراقا هەبێ خۆی قسەکەوێ هەر لە پێش 2023 عێراق ئێران لە ڕێی هەندێک کەسایەتیەوە لە عێراقا تەواجودی هەبووە و تەنانەت ئەو تیمی معارەزەی کە لە وڵاتانە کۆبوونەوە بۆ ڕوخاندنی سەدام ئەوانەیش لیکیان هەبووە لەگەڵ ئێرانە بۆیە ئێران هەموو ئامادەسازیێکی کردبوو بۆ دوای ڕوخانی سەدام و توانین بڵێ هەندێک لە وڵاتان ئەوانەی کە پرۆسی ئازادی پشتیوانی پرۆسی ئازادی عێراقیان کرد لەما خوێندنەوەکان بەو دقیقە بۆ توانەکانی ئێران نەبوو ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم عێراق لە ڕووی کللتوریەوە ئەتوانین بڵێن سنوورێکی زۆری هەیە لەگەڵ ئێرانە و لە ڕووی ئاینی و مەسەبیشەوە تێکەڵاوێکی زۆر هەیە بۆ ئەمە ئێران توانی بڵێ دوای 2023 عێراق نەک بکاتە باخچەی پشتەوە بیکاتە باخچەی پێشەوە و بیکاتە سەرچاوەی بژانەوەی ئابووری و تەنانەت تەشەیوعکردن لە مەنتیقەکەیە کە ئێستا بەرگرتن بەمە پێم وایە بە گۆڕانکارێکی جەزری ئاسان نەبێ و ئێران ژمل نەدا
بەڵام ئەوەی کە گرنگە لە عێراقا بەداخەوە دوای 19 ساڵ ئێستا ئێمە هەر ئەبێت داوای تەوافق بکەین لەبەر ئەوەی لایەنە سیاسیەکان بڕوایان بە هەڵبژاردن نییە بڕوایان بەوە نییە ئەم هەڵبژاردنە ئەگە بدۆڕێن و هەڵبژاردنێکی تر بێتەوە بێنەوە سەر لەبەر ئەوەی بەدقیق ئەگەسەری کاک بەڵێن شە ناکۆچەکان کاتێک کەوتۆتە لووتکە لە عێراقا کە نرخی نەوت نرخێکی بەرز بووە سەرڕێژی دارایی لە عێراقا هەبووە ئێستا داهاتی عێراق ئەوەندە زۆرە بەڕاستی بە کورتەکەی ئەڵێن مشتری معارەزە ئێستا بوونێکی وای نیە لە عێراقا. بەڵێ دکتۆر کاروان دەگەڕێمەوە وڵات دەشێ پێگە دمۆگرافی و ژێپۆڵۆتیکەکەی عێراقیش بەشی خۆی بەشداری هەبێت وەکشی کەرەوە دەڵێن لەم قەیرانەی عێراقدا. إيران ما راح تتنازل عن العراق. ئێران دەستبەرداری عێراق نابێت بە پلەی یەکەم چونکە عێراق سووریا تا لوبنان دەبەستێتەوە بە ئێرانەوە تارانیش نایەوێت ئەو ڕێگەیە لە دەست بدات و بازارێکی گەورەشە بۆ کەلوپەلی ئێرانی. هەر چۆنێک بێ ئەم ئەڵۆزیانە کاریگەریەکی قورسی نەخوازراویشی کردوێتە سەر ژیانی خەڵک بەگشتی هەرچەندە وەک چالاکوانانیش باسی دەکەن دەشە لە کۆتاییدا هەمویان بگەنە ڕێکەوتنێک بۆ پێکێنانی حکوومەتێک بەڵام بە شێوازێکی تایبەت. کاتێک ئەو لایەنانە ڕێگەیان لە سەدرگرت تا حکوومەت پێک بهێنێت ئیتر ئەمیش گەڕایەوە بوو شەقام. ئەمەش ینی لەوانەیە سەدر حکوومەتێکی سربەخۆ بێ ئەو لایەنانە پێک بهێنێت ئەمەش قرسە هەر بوویە بە دوور نازانرێت هەردوو بەرە بۆ ماوەیەکی دیاریکرا و حکوومەتێک پێک بهێنن و هەندێک بەرژەوەندی گشتیش لە بەرچاو بگرێت. دکتۆر کاروان ئێستا داوای ئەوە دەکرێت دەڵێن هەڵبژاردن بکرێتەوە و ناویان هەڵبژاردننی پێشوەخت بکرێتەوە هەڵبژاردنەکەی مانگی دە هەڵبژاردننی پێشوەخت بوو. ئەم هەڵبژاردنەکە سەدر بە تایبەتی داوای دەکا لە پێناو پێگەێنانی حکوومەتێکی زۆرینایە. جا پرسیارەکە لەوەدایە حکوومەتی زۆرینە چ شتێ لەم قەیرانە ئاڵۆزانەی عێراق چارەسەر دەکات؟ لە ڕاستیە هەڵبژاردن ڕابردوو کە پێشوەختە بوو وەزائیدەن مامەڵەی سیاسیانی ئەو لایەنە سیاسەکان چوارچێوەی هەمانگی وە ڕەوتی سەدر و دوو لە هاوپەیمانەکەی بەڕاستی مامەڵەکانیان بە جۆرێک بوو کە سەلماندی عێراق هێشتا ئامادە نییە بتوانێت حکوومەتێکی زۆرینە دروست بکات و قۆناغبەندی حسابی بۆ نەکراوە لە پرۆسی سیاسی عێراقا بەداخەوە یعنی ئەبینین لایەنێکی وەکو فەتح لە نزیکی 33 کورسی لە دەستداوە لێرە تۆ ناتوانیت ئەم لایەنە بە تەواوەتی پەرابێسخەیت چونکە ئەمە دەسەڵات لە ڕووی سەربازیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی نەودەوڵەتیەوە ئەمە پشتیوانی هەیە بۆی ئەکرا بە مرونەتێک بە جۆرێک لە مامەڵەیەکی دیبلۆماسی کە ئەمە زۆعفی عێراقە زۆعفی لایەنە سیاسەکانی عێراق بەداخەوە کە زۆر جاگوێ لەوانەیەش ناگرن کە توانایەکی دیبلۆماسییان هەیە نەتوانراوە ئەم قۆناغ تێبڕێن پێم وایە ئێستا ئەگە هەڵبژاردنیش نەکرێت بە تەوافق حکوومەتێک دروست کرێ پێم وایە زۆر خراپترە بێت لە جاران ئەمە بە پێشبینی خۆمە لەبەر ئەوەی ئەمانە بە تەواوەتی متمانەیان سفر بۆتەوە لەگەڵیەکە توانای کارکردنیان گەیشتە ئاستێک کە ئەوەتە خۆپشاندان دژی یەکەکان و زۆرێک لە دوانی بەڕاستی ئەمە وای کردووە متمانە نەماوە لە نێوانیانە بۆیە دروستکردنی حکوومەتێک بەرەکەیش پێم وایە حکوومەتێکی سەرکەوتوو نابێت لە ناو حکوومەتدا دیسان فەوزاکە دروست دەبێت بۆیە ئەزعەف الئیمان لە نێوان خراپترین و خراپترەکە ئەوەیە کە خۆپشاندانێک هەڵبژاردنێک جاریکتر بکرێتەوە بەڵام ئایا تا چەند ئەم بەرانە پابند دەبن بە نەتیجەکانەوە جارێکی تر بەڵام لە هەمووی گرنگە ئەگەر پابندیش نەبوون بە نەتیجەکانەوە بەڵام لایەنی سەدر و لایەنەکانی تر پێویستە دەرز لەم تەجروبە وەربگرن کە بە شێوەیەکی ڕادیکاڵی عێراق ناتوانێت بگوازێتەوە بۆ قۆناغێکی تر چونکە ئێران ئێستا عێراق بۆتە سەرچاوەیەک بۆ سوکردنی قەیرانەکان و سزاکان لەسەری تۆ ناتوانی ئەمریکا بەو گەورەی خۆی بۆ جۆرە مامەڵە لەگەڵ ئێران ناکات کە سەدر مامەڵی لەگەڵاکات. بەڵێ دکتۆر ئەگەر پێکێنانی حکوومەت چارەسەر نەبێ ئەگەرکردنەوەی هەڵبژاردن چارەسەر نەبێ ئەگەر کۆبوونەوە و دیالۆگ لە نێوان لایەنەکانی عێراقدا چارەسەر نەبێ ئەی چ شتێک دەبێتە چارەسەر؟ باشترین شت بۆ ئێستا بۆ گوتمان لە نێوان خراپترین و خراپە یعنی خراپتر و خراپە ئێستا هەڵبژاردننی پێشوەختەکەیە یعنی کە بکرێت چونکە خراپترینی ئەوەی بەڵام هیچ چارەسەر ناکە لە کاتێکە ئەبێ ئەو لایەنە سیاسیانە پێویستە پێش ئەوە و
کۆبوونەوەیەکی دایالۆگێکی نیشتیمانی بکرێ زمینە سازیەک بکرێ لە ڕێی سەرۆک کۆمار و سەرۆکایەتەکانی ترەوە زمینە سازیەک بۆ دایالۆگێکی نیشتیمانی بکرێ و شەنوکەوی هەموو ئەو غەڵەتانی کە ئێستا کراوە ڕێکەوتنێک نەک ڕێکەوتن لەسەر هەڵبژاردن یەک دەنگەکانی هەڵبژاردن کورسەکان ڕێکەوتنێکی سیاسی بە متمانەوە دروست کرێ بۆ هەڵبژاردنێکی پێشوەختە و ئەوەی کە ڕوویاوە وەرەقەی کسپی هەڵبدرێتەوە کەچی هەڵنادرێتەوە بەڵام بەلایانی کەمەوە متمانەیە دروستکرێ بۆی هەڵبژاردنێکی سەرکەوتوی پێشوەختە بکرێ ئەگەر من پێم وایە دروستکردنی حکومت بە بەشداری ئەگەر سەدریش مل بدا بۆ ئەوەی کە لەگەڵ مالیکیا بەشداری حکومتکە کە ئەستەمە هێشتا حکومەتێکی سەرکەوتو نابێت چونکە ئەمانە متمانەیەک وەک بڵێن سیراعێکی مێژووی هەیە لە نێوانیانە و ئێستاش تۆختر بێتەوە کە ئەبوایە بەداخەوە بە جۆرێکی تر بواە سایکۆلۆژیای عراقیش بەداخەوە تا ڕادەیەک ملائیمە بۆ ئەوەی کە ئەم دۆخە دروست بێ کە ئەکرا بە جۆرێک وایە کە تا ڕادەیە کە ئێمە شوێن ئەوە نەکەوتینایە کە پۆپۆلیستی دەسەڵاتێکی هەبێت لە عێراق بتوانێت بەداخەوە ئەوەی کە ڕوویە لە ماوەی ڕابردووە بێئەرزشکردنی دەستگا و دامەزراوەکانی عێراق کە ئەمە لە سنوور دەرچوونی خۆپشاندانە لە سنوور دەرچوونی ئەوەیە کە پرۆسەیەکی نیشتیمانی بێ زیاتر ئەوەی لە خوێنێتەوە کە ئەمە جۆرێکە لە سیراعێک بۆ لە دژی ئەوەی کە پەرلەمانتەکانی سەدر ئیستیقالەکان لێوەرگیرە کە ناچینە ئەو تەفسیلە بەڵام پێم وایە ئەبێ سەدر تەجروبەی وەربگرێت کە ئەیتوانی نەکشێتەوە و لە پەرلەمانە بە شێوەیەکی دیبلۆماسی و سیاسی لەگەڵ هاوپەیمانەکانیە ئەگەر ڕایشی نەگەیاندا بتوانێت زۆرێک لە بڕیارەکان بەدەستی خۆی بێ لە کاتێک کە سەرۆکی پەرلەمان لەگەڵ خۆیان نبووە جێگرەکە لەگەڵ خۆیان نبووە ئەکرێ شتێکی تریشی بەلایەنەکانی تر بووە تا بتوانێت ئەم قۆناغی تێپەڕاندایە تاوەکو سێ دکتۆر دوا پرسیارم بەڵام زۆر بە کورتی ئەگەر پێم بڵێ ئەڵبەتە لە عێراقا جەخ دەکرێتەوە لەو دیالۆگە نیشتیمانی کە جەنابەت باسی دەکەی هەر لە ماوەی ڕابردوودا نووسەرێکی عێراقی دەنووسێت نیشتیمانی بوون لە شوێدایە نیشتیمانی بوون بە مەرجی بەرنامەی ئێرانیە یا بە مەرجی بەرنامەی عەرەبستانی سعودیە یا بە مەرجی بەرنامەی تورکیایە دیالۆجی نیشتیمانی دەکرێت لە عێراقدا چ لایەنێکە ناوی لێ بنین لایەنی نیشتیمانی زۆر بە کورتی تکایە بە یەک دەر پێشەوە ئەچمۆ سەر ئەوەی کە پرۆسەی نیشتیمانی خۆپشاندان نیشتیمانی کوتلەیەکی نیشتیمانی کە خۆپشاندانەکانی تشرین بوو وای کرد نەفی وەکو بڵێ ڕەتی هەموو ئەو لایەنە شیعی و لایەنە سونی و لایەنەوانیش کردەوە کە چەندین ساڵ عێراقیان بەم دۆخە بردووە بەڵام بەداخەوە ئەوانش کەوتنە داوەکە دیسان عێراق گەڕایەوە سێگۆشەکەی تر کە دیسان مامەڵەی حیزبی و مامەڵەی تایفیە لەگەڵ پرۆسەکانە بۆی کە بزانین 2 ساڵ ئێمە عێراق خەریب و بەرەوپێ لەو ڕۆ کەوتە دواوە ئێستا پێویستە بەڵێ پێویستمان بە دایالۆگێکی نیشتیمانیە و پێویستم بە هەماهەنگێکی سیاسی لە نێوان لایەنە سیاسەکانە چونکە عێراق دوجار ئەگەر زیان بکات لەوە زیاتر بەرەو خراپ بڕوا متمانەی سیاسی خۆیان لە دەستێن ئەو لایەنە سیاسیە و لەوانەیە وڵاتەکەش لە دەست بەن دوکتۆر کاروان زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەشداریەکەت زۆر سپاس ئازیزانم دەگەڕێنەوە لای هێرۆ زەنگەنە ساڵح دەمیجەر و درێژەی کورد کەنێکشن و لای منەوە هەر لە خۆشیە جەتان بێڵم دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. یونایتد ساینس خەڵاتی خوێندکارە باڵەکانی زانکۆکەی لە هەرێمی کوردستان دەکات. محەممەد یەکێکە لە خوێندکارە سەرکەوتەکانی هەرێمی کوردستان و خەڵاتەکەشی ماشێنێکی نوێ بوو. یونایتد ساینس خەڵاتی خوێندکارە یەکەمەکانی کۆلێژەکەی دەکات لە هەرێمی کوردستان. محەممەد یەکێکە لە خوێندکارە سەرکەوتووەکان و بە بەدەستهێنانی کۆنمرەی 100 توانی ویەتی یەکەم بێت لە سەراستی هەرێمی کوردستان. خەڵاتەکەی محەممەد بریتی بوو لە ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر کە لەلایەن خوێندنگاکەیەوە دابین کرابوو. 2011 لە
ئەو دڵخۆشە بەوەی بەرهەمی ماندووبوون و شەو نخونیەکانی خۆی دەچنێتەوە و هیوا و هەنگاوی گەورەتری هەیە لە داهاتوودا. یعنی ئەتوان بڵێم ئەم ساڵە بەڕاستی زۆر ماندوو بووم، زۆر هەوڵنیا بوو، زۆر خۆم عەزێتیا بوو بەڕاستی ترکە هەواڵی یەکەمین پێدرا و پیرۆزبایم لێکرا بۆ خەڵاتان وەرگە بەڕاستی هەموو ماندووبوونە هەموو ناخۆشیەکەم لەبیر چووە هیچیان لە مشکمانە ماوە بەڕاستی هەستێکی ئەنی ئەتوان بڵێم هەستێکی زۆر خۆشە. هەوڵەیەم ئینشەڵا لە دەرەوە بچم بیرکاری بخوێنم بە ئەین بە تەمای ئەوەم بم بە پرۆفیسۆری بیرکاری ئینشەڵا. ئەمە خزمەتی وڵاتەکەم بکەم، خزمەتی خەڵکی بکەم، یعنی هەر نیشتیمانی خۆم وڵاتی خۆم بێگومان هەر زۆر خۆشمەوێ. سەرپەرشتیارانی چالاکیەکە دەڵێن خەڵاتکردنەکە هاوکاتە لەگەڵ 25مین ساڵیادی دامەزراندنی زنجیرە کۆلێژەکانیانەوە و کە لە ڕێگەی خوێندنەوە و بەرهێنان دەکەن. ئەمڕۆ مەراسیمی خەڵاتکردنی خوێنکارێکەکەمەکانی کۆلێژەکانی ناتە ساینسە. لە ناو کۆلێژەکانی ئێمەیە تەنها ئەو خوێنکارانە ناخوێنن کە باری مادیان زۆر باشە و لە چینی وەسەت و یاخۆت ناوەند و بەرەوسەری کۆمەلگان، بەڵکو ئێمە کۆمەڵی خوێنکاری زۆرمان هەیە کە بەبێ بەرامبەرە خوێنن و خوێنکاری شەهیدمان هەیە بکە بەبێ بەرامبەرە خوێنەوە چانسمان ناوە ساڵانێمە تاقیکردنەوەی STSەکەین بۆ وەرگرتنی خوێنکارانی حکومی لە خوێندگەکانمان لە ڕێی تاقیکردنەوە ئەگەر خوێنکار بتوانێت ئاستی زیرەکی خۆی بسەلمێنێت ئەوە مافی هەیە بە داشکانی 100-75-50 بخوێنێت. بەرپرسیارێکی پەروەردەییش ئاماژە بەوە دەکات کە مەرج نییە سەرکەوتنی خوێندکارەکان تەنیا لە خوێندنگا تایبەتەکان بێت، بەڵکو زۆرترین ژمارەی خوێندکارە سەرکەوتوەکان لە کەرتی حکومیدان. ئەو هیوادارە جیاوازی چینایەتی نەمێنێت کە خوێندکارانی کەرتی تایبەت و حکومی پۆلێن دەکات. بۆ ئەمەش داوا دەکات حکوومەت زیاتر خزمەتی خوێندنگا حکومیەکان بکات. خەڵات شتێکی تەشجیعیە و هاندەرە بۆ هەموو کەسێک نەک بۆ خوێندکارەکان. من تەمەنا ئەەکەم لە کەرتی حکوومەتیشا ئێمە ئەو کارە بکەین، بەڵام حەزەکەم دڵنیاتان لەوە بکەمەوە کە زۆربەی زۆری یەکەم و دووەم و سێمەکانیش لە کەرتی حکوومیا هاتوون. من بەوە دڵخۆشم کە لای ئێمە لەگەڵ ئەوە بە حکمی ئەوەی کە هەرێمی کوردستان تا ئێستاش لە ناو قەیرانە دەرنەچوو لە قەیرانێکە قاڵبۆتەوە خوێندکارەکانمان توانیوانە پلەی یەکەم و دووەم و سێمی زۆرینەیان لە خوێندنگا حکومیەکان بێ. پێم خۆشەوە بیرتانی بهێنمەوە کە پارساڵیش لە هەمان هۆڵدا لە هەمان مەراسیمدا کۆبووین. بەڕێوەچوونی ئەم جۆرە چالاکیانە ساڵانە ناڕەزایی بەشێک لە خوێندکاران و مامۆستایان و چالاکوانانی بواری پەروەردەی لێ دەکەوێتەوە، بەوەی دەبێتە هۆی دروستبوونی جیاوازی چینایەتی و گرنگیدان بە خوێندن لە کەرتی تایبەت و لە بەرامبەریشدا پشتگوێخستنی خوێندنی حکومی. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. سەرۆکی ئوکراینای ڤلۆدیمیر زێلێنسکی ji hevwelatiyên xwe re got ku serxwebûna wan dê tu carî bêdawî nebe ji ber ku roja serxwebûna welêt bêdawî bû û got tu bûnbe nîn ku azadiyê ji holê rakin. Wî bi xemgînî behsa êrîşa bi rokêtan ya li ser îstgeha trênê ya li Chaplin kir ku bajarokeke dora 3500 kes li herêma Dnipropetrovskî ya navendî lê dimînin. Hêzên Rûsî roja çarşemê dest bi êrîşa li ser roja serxwebûna Ukraynayê kir ku di encamê de 22 kes hatin kuştin. Zelenskî got piştî ku bi rojan hişyarî ku da ku dibe Mosko vê hefteyê hewl bide tiştekî bi taybetî hovane bike. Zelenskî her wiha ragihand ku zarokekî 11 salî bi roketan jiyana xwe ji li wê wargehê ji desta wî di axaftina xwe ya vîdyoya şevê de ji xelkê Ukrayna ra got Chaplin ê şameya îro ye. Belê hîro yanî ev bû dirojin Zelenskî du gotarên balkêş li ser hevde bi taybetî jî doh behsa دوێنێ باسی لە ڕۆژی سربەخۆیی یعنی وتارێکی زۆر چۆنەڵەی بەهێز و ژێنەری بۆ خەڵکی وڵاتەکەیدا. وێ ڕاستە ئەف ژی ینی تێ وێ واتەیە کو براستیژی خەلکی ئوکراینە پشتگیریە وی دیکە کو ینی گۆتارین وها هەنێکیان بژین هاندەریە خەلکیش دیکە کو بجارێکە دن بەرەوانیە کەسایەتیش ساڵح ینی زەلەنسکی خۆی کەسایەتێکی بەناوبانگ بوو لە ناو خەڵکە و ئەم شەڕە زیاتریش بەناوبانگی کرد.
بینر هێژا کورد کنکشن لەڤەر بداوی هات تاجارەکردن سڵاوڕێزێ من ساڵح دەمیجێر و هەفکارە من هێرۆ زەنگەنە بۆەوە هەرشاد و بەختەوە کاتێکی خۆش هەرشاد بن.